ئەگەرچی ئاماری توندوتیژەکان بەرامبەر ئافرەتان لە ڕۆژهەڵاتی کوردستان کەمی کردووە، بەڵام هێشتا ڕێگەیەکی زۆر بۆ بنبڕکردنی توندوتیژی لە بەردەمدا ماوە. بە پێی ئاماری ماڵپەڕی هەنگاو بۆ پرسی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان لە یەک ساڵی ڕابردوودا 29 ئافرەت لە ڕۆژهەڵاتی کوردستان کوژراون کە بەراورد بە ساڵی پێشووتر 17 کەمی کردووە. لەو ژمارەیە 23 حاڵەت بەهۆی کێشەی کۆمەڵایەتی بووە، حاڵەتێک بەهۆی دزیکردن و هۆکاری 5 حاڵەتیش نادیارە. زۆرترین حاڵەتی کوشتنی ئافرەتانیش لە یەک ساڵی ڕابردوو لە پارێزگای ورمێ بووە. ئەگەرچی توندوتیژە کۆمەڵایەتیەکان بەرامبەر ئافرەتان کەمی کردووە، بەڵام گوشارەکانی حکوومەتی ئێران بۆ سەر ئافرەتانی ڕۆژهەڵاتی کوردستان لە یەک ساڵی ڕابردوودا زیادی کردووە. بەپێی ئامارەکانی ماڵپەڕی هەنگاو لە مارسی ساڵی ڕابردوو هەتا مارسی ئەمساڵ 33 چالاکوانی ئافرەت لە ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. هاوکات سزای زیندانیکردن و لێدانی قامچی بەسەر 10 چالاکوانی ئافرەتدا سەپێنراوە. زۆرترین چالاکوانیش لە پارێزگاکانی سنە و کرماشان دەست بەسەر کراون. دیارترین نیە زارا محەممەدی مامۆستای زمانی کوردیەکە بەهۆی فێرکردنی هاوڵاتیان بە 5 ساڵ زیندانیکردن سزادراوە. ئەگەرچی زۆربەی سەرۆک کۆمارەکانی ئێران بە بانگەشەکردن بۆ باشترکردنی دۆخی ئافرەتان ئەو پۆستە دەگنە دەست، بەڵام یاسای بنەڕەتی ئێران ڕێگەی جێبەجێکردنی بەڵێنەکان نادات. هەر بۆیە تاکو ئێستا ئافرەتانی ئێران لە بواری ئازادی ڕادەربڕین، ئازادی کارکردن و نەبوونی یەکسانی لە داهات، هاوسەرگیری بە زۆر و لە ژێرتەمەنی یاساییدا و بەگشتی لە بواری یەکسانیدا کێشەی گەورەیان هەیە و هیچ یەک لە بەڵێنەکانیش جێبەجێ نەکراون.